سڵاتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانین بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوەریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵکگارە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەتان تایبەتە بە زۆری ڕۆژانی پشوو لە هەرێمی کوردستاندا. دیارە ئێمە باس لە بۆنەکان ناکەین، هەموو گەلێک هەموو وڵاتێک مافی خۆیەتی کە بۆنەی هەبێ، هەندێک بۆنەی ئاینی یاخود بۆنەی نەتەوەی و نیشتیمانی. بەڵام لە هەرێمی کوردستاندا زۆر جار ئەم پرسیارە دەکرێت کە بۆ ئەم هەموو پشووە لە مانگەکانی ساڵدا هەیە، بەتابەتی لە مانگی سێدا کە هەندێک پشوو دەبینین ئەمڕۆ کە لە هەرێمی کوردستاندا لە زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا دیارە پشووی فەرمی بوو بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ 11 ئازارە کە یادی ڕێکەوتنامەی ئاداری 1970 بۆ لە نێوان حکوومەتی عراقی و مەلا مستەفای بارزانی کە ئەمە ئەمڕۆ کرا بە پشووی ڕسمی و زۆر جار باس لەوە دەکرێت کە هاوڵاتیان یاخود فەرمانبەران و خوێندکاران ئەوان پێیان خۆشە کە بەم شێوەیە پشووی فەرمی لە زۆربەی دام و دەستگاکاندا هەبێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم زۆری پشوانە ئایا کاریگەری دەبێت لەسەر بەڕایکردنی ئیشوکاری هاوڵاتیان لە فەرمانگەکان، لەسەر سیستمی خوێندن، لەسەر زۆربەی ئەو دام و دەستگانی کە پەیوەندیان بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە هەیە. زۆری پشوەکان لە هەرێمی کوردستاندا ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتانە دەتوانن قسەی لەسەرکەن. هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاوتی بینی سەرنجەکانی خۆتان بنێرە. بەڵێ یەکەم پەیوەندیمان نامیق. سڵاو لێبێ کاک نامیق، فەرموو. ئاشانجان کاتە باش. زۆر سپاس دەکەم کاک نامیق. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم کاک نامیق، بۆ تۆ شەروە. سپاس دەکەم، سپاس بە ناوی هەموویانەوە. شوانجان بەڕاستی من پێم باشە هەموو قوتڵەکان پێ بەیەک کرێتە مایەوە بۆ نمە بکرێتە مانگی ئازارەوە قوتڵەکان یا پشوەکان کرێت یەک مانگە، چونکە ئەو مانگە بۆ نمو شتی زۆرتیایە، کاتی پشوو بۆنەشتی زۆرتیایە، هەر لە ڕاپەڕینەوە بگرێت لە یادی 11 ئازارەوە لە نەورۆزەکانەوە. قوتڵەک زۆر زەرەر بە خەڵک دەگەینە بەڕای من و بە قەناعەتیشمە بەڕای زۆر خەڵکی کوردستانیش. بۆ نمونە کاتێک کە کاتی پشووە پەرلەمان دەیە بۆ نمونە یاساگی یاخود شتێک باسکە کە پەیوەندی بە کۆمەلگەوە هەبێ یاخود لە بەرژەوەندی بیدەتایە، بەڵام لەو مانگەدا بەبوونەی پشووە ناتوانێت پەرلەمان دانیشێ یاخود تەلەبە دەبینین کاتی پشوو کاتی ئیمتیحانێ یا شتێکێت قوتڵەیەک پشوویەکەکرێتەوە بینەوە پشتی تەلەبە چاک دەبێتەوە، ناتوانێت بەڕاستی ئەتوانێت ئەگە قوتڵە نەبێتوانێت زیاتر ئیتیمام بە دەرز و دەرزینەکانی خۆیدا، بەڵام کە پشوویەت پشتی چاک دەبێتەوە لە بەیانی نایکەم دوو بەیانەکەم خۆی شتێکی باشیشە لەسەرێکەوە دەرفەتی زیادر بەخشێ بە تەلەبە. بەڵام کەواتە کاک نامیق پێت باشە وەکو پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان کە بڕیار بوو پێشماوەیەک ئێمە بینیمان بڕیار بوو کە دانیشتنێک ساز بکرێت بۆ دیاریکردنی ڕۆژانی پشوو لە ساڵدا، بەڵام پێت باشە کە دیاری بکرێن ئەم ڕۆژانە و وەکو یاسایەک هەموو ساڵێک بۆ شێوە بێ لەبەرەوەی تا ئێستا ڕێک نەخراوە. یاسەکێتە مانگی سێوە، چونکە مانگی سێ و مانگی دوو پشووی زۆرتیایە بکرێت بۆ کاتە یەک کات بێ، بۆ مانگی سێ بکرێتە کاتی پشوێک دەستەرجەم بۆ نەوانەکان کرێتەوە لەو مانگەدا هەموو یادەکان بکرێتەوە. وەکان شوانجا دەمەیە لێرە یەک ملاحەزە بە کاکەیە بدەم بەداخەوە ناوەکەی لە دوو چۆ دەدێنە شەخلاوە تەلەفۆنی کرد. بەڵێ کاک نامیق بە کورتی با خەڵکی سلێمانی ئەمە تەشیر ناگەم دڵنیابە وتی با خەڵکی سلێمانی جادەوانەکانیان هیوادارم تەشیر نەبێ. بەڵێ جادەوان بە من و تۆ چا ناگرێت، جادەوان بە حکومەت چاگرێت، جادەوان بە دەسەڵات چاگرێت، جادەوان بە حیزب چاکەکرێت. من هەرەوەی دەپیاڵم فاتۆزی ئەقلی خۆی بۆگات زۆر سپاس بوو. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ ئاڵەخان لە سلێمانی، فەرموو ئاڵەخان. ئەیوارە باش کاکسمان. زۆر سپاس دەکەم ئاڵەخان. خۆشی تۆرەکە و لە یەکەم. زۆر سپاس دەکەم. بەتاخۆ من قەت لەگەڵ ئەو پشووە زۆرەیانی کە لە هەرێمی کوردستانە هەیە پێویستە ئەو پشوانە لە وڵاتی ئێمەیە بێسەر و بێبەرێکی زۆری پێوە دیارە. پێویستە ئەو پشوانی کە ئەکرێت لە ڕۆژمێری ساڵانەدا هەبێت، نەک ئەوەی کە بۆ نمونەڵێ وەڵا بەیانی بە بۆنەی یادی ڕاپەڕینەوە پشووە. ئەمە زەرەرێکی زۆری بۆ میلەت هەیە یاخود بۆ هاوڵاتی هەیە. سەرەکەی ئێستا هەمووی زەرەرە لە خوێندکار ئەیەکە ئەم هەموو پشووە زۆرە لە خوێندنگاکانە ئەبێت بە بۆنی هەر یادێکەوە بێت. پێویستە ئەو پشوانی کە ئەشکرێت بۆنە نەتەوایەتیەکان بێت، نەک
بۆنی وا هەیە کە پێویستی هەر بە پشوونیە ئەمانەیەکەن با ئۆسڵە و ئەمەش وەلا کاکە زەرەرێکی زۆر بۆ خوێندکار دروست بکە وەلو بۆ فەرمانبەرانیش ئەوان حەزەکەن کە هەموو ڕۆژێک هەر بۆنەیەک بێت پشووی تێ بکە بەڵام ئەمە خۆی هەمووی زەرەرە بۆ هاوڵاتیش و دوای ئەوەش بۆ خوێندکار سێرەکی خوێندکار پشتی سار دەبێتەوە تۆ ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ هەمووی هەر پشووە خوێندکار تااقەتی سعیکردنی نامەوێت هیوادارم ئەمە ببێت بە یاسایەک وەکو پێشووتریش ئاماژەم پێکرد لە ڕۆژمێری ساڵانەیە ئەمانە هەمووی دیاری بکرێت بۆ ئەوەی کە ئەو هەموو پشووە زۆرە لە وڵاتی ئێمە ڕوونەیە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئاکۆ لە سلێمانی فەرموو کاک ئاکۆ. کاک ئاکۆ بەڵێ دیارە پەیوەندیەکەی ئامادە نیە دەچینە لای پەیوەندیەکی ترەوە لە هەولێرەوە. سڵاو لێ بێ کاک عەبدوڵڵا لە هەولێر. فەرموو کاک عەبدوڵڵا. زۆر سپاس دەکەم. فەرموو کاک عەبدوڵڵا. زۆر سپاس دەکەم. کاکە دەستخۆشیان بەرنامە جوانە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم کاک عەبدوڵڵا. بەڕێزی ببوورە بەرنامەکە لەسەر ڕۆژانی پشووەوە نییە؟ بەڵێ کاک عەبدوڵڵا. بەڵێ وەڵا خۆ ڕۆژانی پشوو باشە بەڵام نەک هەر سەر تاسەری مانگەکە پشوو بێ و ئیشوکاری هاوڵاتیان و خەڵکی پەکی بکەوێ. بەڵێ کاک عەبدوڵڵا باس لە ئیشوکاری هاوڵاتیان دەکەیت. زۆر جار دەوترێت هەندێک لە فەرمانەکان شەممان دەوامیان نییە پێنجشەمان دەڵێن نیو دەوامە بێگومان هەینیش دەوام نییە بەڵام ئەم پشوانە وا دەکات کە کاریگەری بکات لەسەر ئیشوکاری هاوڵاتیان بەتایبەتی. پێت باشە چۆن ئەمە چۆن چارەسەر بکرێت ڕێک بخرێت ئەم پشوانە یاخود کەم بکرێتەوە چۆن بکرێت وەکو هاوڵاتیەک تێبینی جەنابەت کاک عەبدوڵڵا. کاک شوانی بەڕێز بەڕای من یعنی کۆمەڵی ڕوودا و مەسەلەن مناسەبە هەیە لە مانگی ئازار دەبن میلەتی کوردەوە نەک هەر حیزبە و لایەن و کەسێ ڕۆژێک تایبەتی بکاتە مناسەبەی خۆی حەقی وایە حکومەت یا پەرلەمان بەریارێک لەسەر چەند ڕۆژێک بدا دوو ڕۆژ بێ سێ ڕۆژ بێ مەسەلەن ڕۆژێک پێزنەوە هەر هەموو بۆنە و پشوەکان لە سێ ڕۆژا کۆکەنەوە خەڵکی بزانێکەی مەسەلەن پشوە و کەی بزانێت پشوونیە سامانە بۆ نمونە لەم ماگە نازانێت چ ڕۆژێک پشوە چ ڕۆژێک پشوونیە. بەڵێ ببوورە داواکاریش کەشم هەیە وەڵا لە ڕێگە و بەرنامە بەڕێوەی خۆتانەوە. فەرموو. ئێمە بکەمە دامانی سەنگەر لەسەر لیستی پارتی ئەوە سێ ماگە موچەما وەرنەگرتووە. بەڵێ داواکارم بەرپرسان و لایانی پەروەنجار لە ڕێگە ئەو بەرنامە جوانەیەوە گوێیان لێمان بێ و خەڵکمان لێ بخۆن. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەد لە گەرمیان. فەرموو کاک محەممەد. ئەلۆ کاک شوانیان کاتت باش. زۆر سپاس دەکەم کاک محەممەد گیان. بە قوربان دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم و سڵاو ڕێزمەیە بۆ هەموو کارمەندانی NRT بەڕاستی من وەکو بینەرێکی NRT قساگەم کاکە وەڵی بەنسبەت زۆری پشووە تەوەرێکی زۆر گونجاوەکە ئەلەم کاتەیاڵتان بژاردەوە بۆ خۆتان زانن لە هەرێمی کوردستاندا پشوویەکی زۆر هەیە وەکو ئەڵێن خەڵکی وە فەرمانبەران خوێندکاران مامۆستایان ئەڵێن مادوو نەبوونە و پشوویەکی زۆرە دەن ئەمە خۆی لە خۆیان کێشەیەکە من پێم وایە کاک شوان ئەمە ئەبێ بە یاسا ڕێک بخرێ زۆری پشۆکان چونکە ئیسێمە من وەکو خوێندکارێکی زانکۆ قسەکەم ئێمە پشوویەکی زۆرمانەیە کاک بڵێن کاتێ لە زانکۆ بووینە دەوام درەنگ دەست پێکە یان مەسەلەن پشوویەکی زۆر هەیە ئەمە خۆی لە خۆیان ئەبێ بە یاسا ڕێک بخرێ بۆ نمونە ڕۆژێک کە بۆنەیەکی نەتەوەیە بۆنەیەکی ئاینیە ئەم ڕۆژانە دیاری بکرێ لە بیرمان نەچێ لە کوردستاندا بەهۆی زۆری پشۆوە. کاک محەممەد بۆی زیاتر تێبگەی لە تێبینێکی جەنابەت ئەم یاسایە دامڕێ دیاری بکرێ یان کەم بکرێتەوە کامیان زیاتر؟ وەڵی کاک شوان زیاتر ئەوەی دیاری بکرێ هەمتریش کەمیش بکرێتەوە بۆ نمونە بۆنەیەکی نەتەوەیە پەیوەندی بە نەتەوەکەمانەوە هەیە زۆر گرنگە دیاری بکرێ بەس نەک ئەو زۆری پشووە بۆ نمونە لە جەژنەکان ناوە شتێکی زەروریە بکرێ بە پشوو بەڵام ئەم پشوو زۆرەی کە هەیە بڕام کە کاک شوانیسا هەیە ئیشی دایرەی هەیە لەبەرەوەی پشۆ سێگەی ئیشەکەی بۆ ناکرێ ئیشەکەی دوا ئەخرێ یان بۆ نە خوێندکار لە خوێندنەکەی دوا ئەکەوێ یان مەسەلەن کەسێ ئیشێکی زەروری هەیە ئەمە دیوادارم ئەم مەسەلەیە یاسایەکی بۆ دەربکرێ و ڕۆژەکانی پشوو دیاری بکرێنەوە دووبارە دەستخۆشی لە تۆ و لەم بەرنامەیە ئەەکەم و زۆر خۆشحاڵ شومەیە کەم جارم و زۆر سپاس خواویست بێ کاک محەممەد لە گەرمیان بڵێ هۆزان لە سلێمانی. سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتۆ باش کاک شوان. زۆر سپاس هۆزا خان. دەستخۆشی ئەو تۆرە جوانت لە یەکەم زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. وەڵی کاک شوان نەک بێتگە لەوەی کە لە فەرمانگەکان و حکوومیەتانە ئیشوکاری خەڵکی دواخان بەنسبەت خوێندکارەوانێ زۆر لە مەنهەجەکەمان دواخە ئەمە و بەنەجا
يعني إذا بالنسبة إما ولا ينظي مانو هتاوكو بستوسيمان كاتكي زور بان أبد لا خواننا كمان بويا إذا إما امتحانكي نوسينكي بزدرجة مان هيا أجروانا بويا أما تواني لما أم دو حفتيا أو ني لما لو دانشوي أما تواني طاوي كينو هم بو أسرش هم باش بو أما تواني مراجعة كتابك هم ممكن نوانه يعني بشوكان زورن حتى بتواني كم كلينوانه بيت كلوجا فرمانجا حكومية كان إشي خلقي زور دواخات بتاعتهم أطلع بهارك صهوانا زورن هتا بتواني كم كليتانه باشترو ودعال لنا بيونديا كان يجاكين بتاعتي وزارتي بروردا بالنسبة خنكار وكاتي زور معنا باو هيك إسفادي وهاشيني بمعنى مطلع زور. بله سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ دلێر لە هەولێر فەرموو کاک دلێر. کاکە ئەو کاتت باش. زۆر سپاس کاک دلێر هەموو کاتێکت باش. دەستخۆشی لە بەرنامەکەت دەکەم. زۆر سپاس. بەنسبەت ئەو مانگەی بەڕاستی بەخۆی بۆنێکی پیرۆزە یعنی بەڕات ئەو مانگە بەخۆی لەو مانگەی ڕقەما زۆر تێدایە. بەڵێ. عقلي يعني راس لقيت يعني عقدك الزورة بس بخوي هالمناسبة كسارة زارك على مانجي أو مانجي سيا أو مناسبة تدايا بابونك ما يازي عزار نكهل لا ويوا كلا بالنسبة للرابر نيشي هوليرو لهم مناسبة كان ده عند دواش الأولى كمان جيسي رقمت بريارة شي درب كان جيسي لهم دام كان جيش كردي بترسمي وشو مناسبة الدول العربية كان دبي خاصة لمناسبة إخوان هم عقالي لبس وجاء شبكة أما زوادك يعني من ما جي سيقولت ليش كوري بدل أول رسمي. بله سپاس بۆ پەیوەندیەکەت شوان لە کەلار فەرموو کاک شوان. کاک شوان گیان یاوەڕە باش. زۆر سپاس دەکەم کاک شوان. سپاس دەکەم بژی دەستخۆشیم تۆرە جوانت لێکم بەڕاستی گونجاوە. زۆر سپاس دەکەم. بەنسبەت پشووە خۆ دەزانین لە هەرێمی کوردستاندا پشوویەکی زۆر هەیە. بەڵام ئەوەشە بەرچاو نەخەین پشووی ئاینی دیار نییە وایە پشووی دام و دەستگاکان پێنجشەمە جومعە شەمە یعنی تۆبی کاک شوانگیان هی نەکرێت لە کارەکانە یعنی دو ئاخرێت دووە یعنی چۆن بێژی تەمەڵەبی تەمەڵ لە کارەکانە بەڵام باشە کاک شوان باس لە تەمەڵیەکەی دەوتری هەندێک لە فەرمانبەرەکان خوێندکارەکان خۆیان حەزیان لەو تەمەڵی هەیە حەزیان لەو پشووە هەیە ئەمە تا چەند ڕاستە هەتا بۆی قسەکە زیاتر بەڵگە هەبێت لەسەرەوە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەتایبەتی لەسەر فەیسبوک دەبینین شت بڵاو دەکرێتەوە کە سبەینێ پشووەوە کۆمنتی زۆری لەسەر دەنووسرێەوە وەکو خۆشحاڵیەک بەرامبەر بووە جوانە کاک شوانگیان بەڵام هەموو شتێک تەمەڵی بکرێت لەلایەن خوێندکاریشەوە بەڵام نابێت لە هەموو دەستگاکانە تەمەڵی بکرێت وایە چونکە سەرپەرشتی هاوڵاتیانە وایە تێگەیشی بەڵام شتێتر هەیە لەم حکومەتە هەر شتێ بوێ زوو وەتڵەکە پێشەخەن بەڵام ئەگەر ڕۆژێکی ئاینی بێ یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێ نازانی ئایا ئەیکەن یا نایکەن تێگەی خۆیانی زوو دڵەبن لێ دەستخۆشیم تەوەرەتی لێکم و حەزیەکەم کاری هاوڕێیان نەگرم زۆر سپاس دەکەم بەڵێ دایکی محەممەد لە سلێمانی فەرموو دایکی محەممەد زۆر سپاس دەکەم زۆران من بۆ دەبێت پشۆکان خۆی تەساسی بە حساب دەوام هەیە بەڵام توچۆت فەرمانگەیەکدا دوانزە لە دوانزە بەدەوە کە ئیش ناڕات ئەمە یادمدا من پێشم بازە سەمە زەرور نییە ڕتڵەدەچون بەن پێنجشەمەش نیوە دەوامە بەڕاستی بەس وەکو کەم ئەندامانیش بەڕاستی پێ خۆش بەرنامەکان لەسەر بکرێ پارتیە تاسا بە مەدەنیش بەینیش بێت 75,000 بە دوو مانگە ئەندانە 150,000 وەرەگرێن بەڵام جار هەیە سێ مانگە بێت بەڵێ ئێستا تا سێ مانگە هێشتا وەرمان نەگرت و ئایا ئەم موچێ لە ڕێی کەمەندانەکان و ئایا پێدوایە پێداویستەکان سەرکاتەوە اینجا بۆ بەرنامەکەشتان کاکشوان پێم وایە هەستەوەرە دیاری دەکەنە تەفی خۆی نابێت کە زۆر بەکەمی ئێوە بۆچی بە پرسێکا قسە ناکەن داخۆت وەڵامی خەڵک باتەوە بۆ نمونە ئەمڕۆم تەوەرەتان دیاری کە دۆستێنە بە پرسێبانکەن کە دایکی محەممەد هەندێک لە تەوەرەکان دەکرێت وەڵاممان دەستکەوێت بۆ ئەو تەوەرانە بەڵام ئەم تەوەرەی ئەمڕۆ پێش ماوەیەک لە پەرلەمانی کوردستاندا بڕیار بوو کە
پشوە ڕسمیەکانی ساڵ ڕێک بخرێ بەڵام ڕێک نەخراوەتە ئێستا بۆیە وەڵامێک نەبوو بۆ ڕای گشتیش نەکەرەوە بەڵام ئێمە بە دوواداچوونی ئێمە زیاتر کۆکردنەوەی ڕاو بۆ چوونی ئێوەیە لەسەر ئەو تەوەرانەی کە هەڵی دەبژێری. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بەڵێ باوکی محەممەد لە هەولێر. فەرموو باوکی محەممەد. زۆر سپاس دەکەم باوکی محەممەد. دەستخۆشی بەرنامە جوانە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. کاک شوانجانە من یەک پرسیارم هەیە لەسەر ئەو تەوەرانیە بەس لەسەر کارەبایە. بەڵێ فەرموو. کاک شوانجان من لە هەولێرم لە گەڕەکی بەختیاری دوکانم هەیە کرێم 1 ملیۆن دینارە صاحب ماڵ و مناڵ بین تەلەفۆن لەدارەی کارەبا ئەەکەم ئەڵێم کاکە گیان دەبا سەعاتنۆ کارەبای ئێمە بڕێ دوای دەبینم کە تەلەفۆنە بۆ کە مەزانی چی دەمراڵێم ئەڵێ کاکە جاوەڵە ئەوە تەحفیزاتە نازان چی وەڵاهی لە دوێنێ 12 ساعت کارەبامان نەبوو لە گەڕەکی بەختیاری. بەڵێ کاک شوانجان وەڵاهی هیوادارم بەرنامەیەکی لەسەر کارەبا بکەی برا. بۆ کاک شوانجان وەرە گەڕەکی بەختیاری بینە ئەو بەری هەیە ئەو بەرەنێ درم کاکە بۆ ئەو بەر هەیە بەڵێەوە عایدی سیدی پارچیە باشە کارەبای پارک بۆ چیتی شەو دوای دوانغۆی شەو. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە هەولێر. دیارە ئەمە پێشتر تەورێکمان دیاری کردبوو لەسەر کێشەی کەمی وزەی کارەبا لە هەرێمی کوردستان. بەڵێ حەمید مەجید لە هەولێر. فەرموو کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. بەڵێ کاک حەمید. بەڵێ سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان بەڕاستی تەوەرێکی جوانە. بەڕای من ئەو بۆنانە کە دەکرێن شتێکی زۆر باشە بەڵام دەبێت مانادار بکرێن. یعنی ئێمە هەر دەرەوەی بۆنە و مناسەباتەکان نبینین دیوی ژوورەی مناسەباتەکان بزانین مەبەست چیە. بۆ نمونە لەو ماوە ڕابردوودا یەکیان بە بۆنەی ڕۆژی جیهانی ئافرەتانەوە بوو ئەوەی تریان بە بۆنەی 11 ئازاری پیرۆزە. دیارە ئێمە لەو ڕۆژەدا یعنی پێویستە بە خۆماندا بچینەوە لە پێناوی چیکە کاتی خۆی بەیانی 11 ئازاری دەرکرد حکوومەت بە هەلیکۆپتەری کاتی خۆی وەرەقە و نەشریان بڵاو دەکردەوە کە ڕۆژێکی خۆش بوو لە هەموو کوردستان بوو بە هەڵپەرچێ و دەهۆڵ و زوڕا. بەڵام لە ئەمڕۆدا ئێستا تەماشا دەکەین حکوومەتی خۆمانە خوازیاری هەموو خەڵکە کە لە دوی ناوی ئەو بۆنەیەدا بەڕاستی کە بۆ خەڵک دڵخۆشکان کە ئاسەواری دوو ئیدارەی نمێنێ ئاسەواری دووباخەڵی نمێنێ بەچی بڵێن ئێمە یەکدڵین دووباخەڵ بین. یعنی یاسا بەرقەرار بکرێ یعنی دڵی هەموو خەڵک خۆش بکرێ کە ئەو کابینە نوێ بە زووی تەشکیل بکرێ ببێتە حکوومەتێکی ڕازگۆی هاوڵاتی دیموکراتی تەکنۆکرات بەڕاستی کە هەموو لایەنەکان بەشداری تێدا بکەن و هەموو خەڵک پشتیوانی لێ بکە بۆ شێوەیە دیوی ناوی بۆنەکان خۆش دەبێت. یعنی دەبێت دیوی ناوی مانەدارکرێ ڕاستە خەڵک دڵخۆش دەکرێ ئاهەنگ دەکرێ هەڵپەرچێ دەکرێ گۆرانی دەگوترێ گوێتان لێمە کاک شوان. بەڵێ گوێمانێتە کاک حەمید. دواتر ئەوە سەبارەت بە 11 ئازارەوە ئەوە بۆنەی ڕۆژی جیهانی ئافرەتانەوە بەڕاستی ئازادی زیودایە لەگەڵ بەڕەلایی ئەگەر ڕێگەم پێ بدەی یعنی ئازادی ژنان هەر لەوەدانە نینۆکی خۆی بۆیاخکە جلوبەرجی کورد لەبەرکە سوورا و سپیا بکە مافی خۆیەتی کە جوانکاری بکە بەڵام دەبێت دی ژووری خۆیان جوانکەن. یعنی بەڕاستی ئەو لەچی کوردەواریمان هەیە لەگەڵ جلوبەرجی کوردەواریدا کە چەند جوانە ئافرەتی کورد من باکم و خێزانم لەچی کوردستانی لەسەر دەکەن بەڕاستی لەگەڵ جلوبەرجی کوردیدا. یعنی دەبینی بۆ پیاوانی شەروان نابێ بەشتی ڕەواڵەتی وەکو جۆرەها ستایلی ڕیش و ڕێزم بۆنەوەی کە خستی بخاوم پیشە نەبێت نابێت. بەڵێ کاک حەمید زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. گەرمیان لە کەلار. فەرموو کاک گەرمیان. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. زۆر سپاس دەکەم. شتانجان بەڕاستی خاخە یاسا دەرکەن کە ڕێخستنی پشوەکان تێدا. بەڵێ کاک گەرمیان. شتانجان بەڵێ گوێم لێتە. وڵی هیوادارم کە یاسا دانن کە بۆی پشوەکان. بەڵێ کاک گەرمیان گوێت لێمانە؟ ئەلۆ کاک شتانجان گوێمان لێتە کاک گەرمیان فەرموو بەردەوام بە فەرموو گوێمان لێتە. یاسا دانێکە ڕێ بخرێ پشوەکان لەچی مناسەباتێکا بێت بخرێتە مانگی سێوە باشە وەکو ئەو برادرانی پێشوشتە باسییان بێت. مەبەستەوەی هەموو پشوەکان بخرێتە مانگی سێوە؟ هەموو پشوەکان بخرێتە مانگی سێوە؟ بەڵێ چونکە دەبینین پشوو زۆرن لە کوردستانە هەموو بۆنەکان بۆ لەگەر ڕێزمان لەگەر ڕێزمانەوە تەشیر نیە هیچ کەسێ بە تەشیر تێنەگەم لە ناوسڕاندری کەسێکە لە هەنێگە بۆ منە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە کە مەسەلێکی گرنگ
لەلا حکومەتە ورژاوجان بە لەدایکبوونی مەلا مستەفای بەرزانی بێتە پشووی ڕست کاکی بەڕێزم مەلا مستەفا سەر و سەر چاومان خەباتی کردو و شۆڕشی کردو و کوردایەتی کردووە بەڵام بۆچی برێ بە پشووی ڕست بۆچی ئەمەش زیاوگرێ بۆ دەبینی چەند پشوێک بەڕاستی تیاگرەی وەکو پێشێتی قوتابیانی کوردستان بینیمان لە دووەکو هەولێر مەکتەبیان هەر قۆڕخ کرد هەر تەلەبەت نەچووە مەکتەبە زۆریان برد و دەرجیان خۆت ئاخەمە لە پێناو چی شتێکە لە پێناو سەر چاومان ڕێکخراوێکی وە خزمەتی کۆمەلگاگەی بەڵام ئەوە چی پشووی بۆ دامری بەڵێ سپاس بۆ کاگەرمیان لە کەلار دۆ سپاس دەکەم بەڵێ سابیر کەلهوڕی لە بەغدا فەرموو کاک سابیر کاکە شوانم کاتەوە باشە زۆر سپاس دەکەم کاکە شوان خۆی ئەم بۆنە و ڕووداوام لێژوانە کە بەسەر گەلی کووردا هاتووە کە یان نیسانە گەریا دەکاتەوانەیە ئەیکا بە پشوو یعنی ئەلە ڕۆژەیە کە ئەو ڕۆژە ئەو شتە ڕووی داوە لەو کات و ساتەیە بووە بەڵام ئەمان پێش ئەوەی کەوا ئەو ڕۆژە بێتە ئاراوانەیە بڵێن ڕۆژی نەورۆز کە ئێتە ئاراوانەیە حەقی وایە چەند ڕۆژێک لە کەناڵەکان باس و خواست و بەسەرهات و مێژووی ڕۆژی نەورۆز بکەن کە نەورۆز چی بووە پیرۆزیەکەی چییە لە چیەوە ڕوویداوە خۆی نەورۆز تا ئێستا گەلی کورد نەیزانیوە ڕووداوەکەی لە بۆشی نەکردوێتەوە بە تاوەتی ڕووداوەکەی لە چیەوە سەرچاوی گرتووە کە ئێران پێڵە سیانزە بەدەر خۆی نەورۆز کە ئاڵێ ڕۆژێکی نوێ ئەو ئاگرەیە کەوا خودای گەورە ئەفەرمێ لە ئاەتی سوورەتی ئیبراهیم یا نار کونی بەردن وسەلامن عەلا ئیبراهیم ئەمە لەبەرەوەی ئاگر لە ناوچە و دۆڵی نارین کە لای ڕانەیە کە برای هەمی واتە برای هەموو کەس کە یاهودەکان پێڵێن برا هام واتە برای گشتی عەرەبیش پێڵێ ئیبراهیم ئەمە شتێکە دیار بۆ لە ناوچەی ڕانەی ئێمەیە بووە کە ئاگرەکەمەی سووتان کە نەمرود ئەو کاتە دەسەڵاتدار بوو لەو ناوچەیە کە پێڵێن دۆڵی شاورێ واتە شۆنی فەرمانی شاهەنشای شا و ڕان یعنی فەرمان حکمی شاهەنشا کە بە ڕانێ شەڵێن ڕانێ واتە حکومڕان ئەمە شتێکی مێژووە و لاشەیەکی دەستەیەکی لەو مۆمیاکراوەیان لەم ماوەی زۆر دوور نییە کە دۆزیەوە لە ناوچەی ڕانێ پێ ساڵ تقریبا 10 ساڵە لەمە پێشتر فرۆشتیان بە کابرایەکی بەریتانی بە چەند پارەیەکی کەم سەرۆکی ئەم گەلەداماوە حەقی وایە بۆنەکان زووکەنەوانەیە نەورۆز هینی کاوەنیە هینی کەس نیە ئاگرەکەی برایمە من چەند 130 لاپەڕە لەسەرەوە نووسیوە کوردیش بۆیە ئاگری خۆشەیە بۆ وەفایی خۆی تازاکەتەوە ئاگر بە وەفا بوو بەرامبەر پەیامەکەی ئیبراهیم و ئیتر زۆر سپاس دەکەم و حەز ئەکەم پاشتەکانیش لە جێی خۆیان بێ و بۆ خەڵکی ڕووکەدەوانە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ لاوی کورد لە دهۆک سڵاو لێ بێ فەرموو الو هەڕۆژ بارە چاوانێ زۆر سپاس دەکەم بله بس من عندك كبينية تنسر في برنامج راسي برنامج جانا جاي بيشو باب زين جناب ناوي لا يهنا وقت اوايا لا يكرد يعني ناوي خوازراوا ناخر او ناس ناو من همو جيغاك همو كمالك همو راديوك بو ناو من اوكو برسيار والله فرمو بله من كان تدينك على سلام برنامج راسي برنامج زور جوانا سپاس دەکەم بەڵام هەندێک کەس ئەڵێن یعنی لۆ ڕۆژانی ئەوان ئۆسا یعنی ڕۆژ گەلێکی نێت دێنتادانێ کنێ ئەس دەبێژم ئەگەر ئەم کورد ئێک دەست و ئێک دەنگبین چ تشتی نینە بلا هەندی دێنتادان هەبت بلا بەس لە ئەڤروکە ئەم کورد بخۆنەیەکی دێتە لێرە ما کووردا باری بخۆ هەبت مافێ ما کووردا دەسەڵاتە ما کووردا هەر پشتێکی ما کووردا دەستخۆ بەیناندی مادێ هەیڤێدا دەستخۆ بەینان ئەمە پەیوەندی بە تەوەرەکەەوە هەیە بله پەیوەندی پێوە هەیە لەبەرەوەی ئازامیلۆ بەڵێ فەرموو بۆ هەر کەسێکی پەیوەندیەکەت من یعنی زۆر تەماشای بەرنامەیەکەم هەر کەسێکی پەیوەندیەکەت ئەڵێت ئەم ڕۆژانە ئەوها و ئەوها من لەسەر قسانی ئەو کەسە ئەڵێن ئەو کەسانە ئەڵێن ئەو کەسانەی پەیوەندیەکەن من ئەڵێم یعنی ئێمە کورد ئەم لەم مانگەدا هەڵستاینە لەم مانگەدا ئێمە کورد دەستیان هەڵی گرتووە لەم مانگەدا ڕێز لەم مانگە بگرین بەڵێ زانی بەڕێز
ئەو پێشی ئێستا گەرمیان بۆ نازانم چێ بۆ گوتی لە دۆک و هەولێر قوتابخانە نەبوو ڕۆژێکە پیلاوان بەڵێ قوتابخانە هەبوو و هەمووانیش ئاهەنگ بۆ لە ڕێزگرتنی ئەم ڕۆژە پیرۆزە بەڵام با ئێمە لە یەکوتر بەهیجەت مەبین. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لاوی کورد لە دهۆک بەڵێ کاکەوەیس لە چەمەرگە فەرموو کاکەوەیس. ئەم کاتەوە باش کاکوان زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم بەڕێزی. بەڵێ کاکوان لەسەر تەوەرەکەت. بەڵێ. وەڵام من بەڕای من یعنی باجێشت هەیە ناتوانانی خۆتی لێڵابی وەکو ڕاپەڕین وەکو ئەمانە ڕاپەڕین کرێ بە پشوو وەکو کیمیا بارانەکەی شاری هەڵەبجە وەکو قازی لە سێدارەدانی قازی ئەمانە ینی پشوو بن قەی ناکە کۆڕە و پشوو بێ قەی ناکە بەڵام خۆ پشوو بێ و پشوو نەبێ بەڕاستیەکە ینی دام و دەستگا و دایرەکان وان کردووە لە هاوڵاتی ئێمەی هاوڵاتی نیوەی عمرمان لەسەرا سەرف کرد ئەمە سەرەی بانزین ئەمە سەرەی نانەوە ئەمە سەرەی دایرە و مۆر و ئیمزا ینی بەڕاستیەکەی بۆ هەچیەتی هەرە بێت سەرە بێت ئەنجا سعاد ئەوەی کە تۆ ئیشەکەی پێێتە بەڕاستیەکە ینی ئەو سعاد نۆیە سعاد نۆر تۆزێک تا تۆزێکە کرێت و تۆزێک جەوێکیە بێت دوای جەوەکەی بەڕاستیەکەی ئەڵێ کۆبوونۆم هەیە یعنی ئەگەر پشوش نەبێ ئیشی هاوڵاتیان بەو حەدە جێبەجێ ناکرێت ئللا هەرە بێ هیلاکی و ئەوانە بخرێتە بەردەم هاوڵاتی بە قەناعەتی من پشوو بێ پشوو نەبێت کەواتە چی بکرێت چارەسەر بۆ ئەمە کاگەڕ ینی بەڕاستیەکەی بازێشت هەیە یانیسە بازێشت هەیە وەکوانی کە با دووبارەی نەکەم و کە پێم وتی ئەوانە حەقە ینی لەبەرەوەی ئەوە شتێکی ڕووداوێکی مێژوویە ڕووداوێکی گەورەیە پەیوەندی بە نەتەوەکەمانەوە هەیە ئەوانە کرێن بە پشوو قەی ناکە بەڵام بازێکی تری هەیە ینی پێویست ناکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ حکمت لە دۆڵی باڵایان فەرموو کاک حکمت. ئەلۆ ئەو ئێوارەت باش برا. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. سپاسکم محترمت بیا کاکە دەستخۆشی ئەو بەرنامە جوانە دێکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوان و گەشاوەیە من هاتوومەتەوە قەناعەتەی کە ئێمە هەموو ڕاستیەکان لەو کەناڵە دەبینین بەڕاستی چونکە گرێبەستم بە هەموو ڕاستیەکانی ڕاستی و ناڕاستیەکانی هەرێمی کوردستان هەم لە ڕووی کۆمەلگاوە هەم لە ڕووی حکوومەتەوە بۆیە من دەستخۆشی سوپاسان دەکەم بەڕێز من لەسەر فەرمانبەرانی حکوومەتی هەرێم کە دەمەوێت ڕاستیەک پێتان ڕابگەێنم کە بە کورتی من گلەی لە یەکەیەکی شارمەدانی حکوومەتی هەرێم دەکەم هەروەکو بەڕێزەی پێشوریش کە ئاماژەی پێکرد دەوامەکان حکوومەتی هەرێم لە جێی خۆیدا نینە هیچ دەوامێک کە دەوامیش دەکرێت سەیریکە خۆت ئەتوانێ هەموو فەرمانگەکان بە هەموو دامدەرگا حکوومیەکان زاربەیە ئینسان کارێکی دەستێن دەرێ هەموو شەکانی تەواو دەکات لەسەر یەک فەرمانبەری کە لەوێن دەرنیا یەک هەفتێ دوا دەخرێت ئەو هەوڵاتیەکە ئیشی بۆ نەکرێت من خۆمە لێ هاتێ زۆردار کە ئەو هەوڵاتە ئیشی بۆ نەکرێت دێتە دەرەوە لەو دایرە تووشی تۆڕە و تووشێبی تووشی جوێدان دەبی تووشی یعنی تووشی کۆمەڵک کێشابی حتا مەسەلەن کاریگەری ئەخەتە سەر عایلەش کە دەچتەوە ماڵەوە بەڕۆکی تریش دەشتەوە ئێمە گەر حکوومەتی خۆمانە گەر ئەو هەموو شەی دەمانداوە گەر ئەو هەماندی بوونەماندیکە بۆ حکوومەتەوە بۆ دەبێ حکوومەت ئەو کارمەندەی کە دای دەمەزرێنی کەموتەکەی دەداتێ بۆ دەبێ مدیر یاخود بەڕێوەبەرەکەی ئەو فەرمانبەرە بۆ دەبێ قانونیان تێنەگەنێت. بەڵە زۆر سپاس بۆ کاک حکمت بڵە بەرەزان وچانێک و دێنەوە لاتەن. بەڵە بەرەزان شڤان لە سلێمانی فەرموو کاک شڤان. ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەم کاک شڤان. کاک شوانجان دەستخۆشی بەرنامەکە لێکەم. زۆر سپاس دەکەم. کاک شوانجان من لەسەر تەوەری بەرنامەکە بە بۆچوونی من پشوو زەڕورە هەبێت بەڵام ڕێخستنی پشۆکان گرنگە یعنی تۆ ئێمە ئێستا مانگی سێ پشومان هەیە بەڵام نازانین لە چ ڕۆژێکا پشووە ئێمە شەو تا درەنگانە نازانین بەیانی پشوویان نا ئەمە زەرەری هەیە بۆ تەلەبە نەگەوەی پشوو هەر نەبێت.
واتە مەبەست پشوو هەبێ بەڵام کەم بکرێتەوە بەپێی یاسای وەک هەندێک لە بەشداربووان دەڵێن بخرێ بزانی چ ڕۆژە پشووە ینی من پێش ئەوەی بگەمە ئەوەی کە شەو بزانم بەیانی پشووە پێشتر من بزانم کە پشوو هەیە من پێش ئەوە لە بۆ بەتایبەتی بۆ خوێنکاران زۆر ضرورە بزانن کە لە مانگەکەی ڕۆژی ئەوەنە پشووە بۆی بتوانین بەرنامەی خۆیان بۆ سایکردن بۆ ئیمتیحان بۆ هەموو شتێک دابنێن. بەڵێ سپاس بۆ بەنسبەت مۆزەفەوە مۆزەف ئێسێمە لە دایرەکانە مۆزەفێکی زۆرمان هەیە ئەگەر داوام بکرێ بە دوو بەشەوە ئەو کاتە هەم ئەتوانێت کاتێکی زۆر تا سەعات پێنجوانە دەوام هەبێت هەم مۆزەفیش کەمتر هیلاکە بێ. بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئەوین لە سیروان کاتت باش کاتوان زۆر سپاس ئەوین خان دەستخۆشی بەرنامەکەت لێکم بەڕاستی تۆرێکی جوان هەڵبژاردووە. زۆر سپاس دەکەم. باشە من وەک خوێندکارێک قسەکەی دوانزەی زانستی بەڵێ مەلا مستەفا لەدایک بووە باشە چی پەیوەندێکی بە خوێندنگاکانەوەی خوێن ناتوانێت خوێندنگاکان داخرێت بۆ خۆی لەدایک بۆ نیە کوڕەکەی شوێنی گرتوتەوەی چ پەیوەندی بە ئێمەوە چییە؟ با بۆ شوێ قسە نەکەین ئەوین خان تۆزە بە تۆڕەی قسە نەکەین پێت وایە ڕێک بخرێ ئەم پشوانە باشترە یان هەندێک دەڵێن کەم بکرێتەوە باشترە؟ بەڕاستی ئەم پشوانە کاکشڤانە سلێمانی دەڵێت ڕێک بخرێواتە خوێندکار بزانێت کەی پشووە بۆ ئەوەی بتوانێت کارەکانی خۆی خوێندنی خۆی تەواو کات بەبێ ئەوەی نەزانێت کەی پشووە. ڕاستە قسەکەی زۆر جوانە بەڕاستی ئەم پشوانە گیر و گرفتی زۆر بە خوێندکار دروست کردووە. من وەک خوێندکارێکی دوانزەی زانستی دوایان 15 ڕۆژە 15 ڕۆژتر داواممان ماوە دوای مەسڵە باشە من سێ بەش کیمیامان ماوە تاویکەین لەگەڵ دوو بەش بیرکاری چۆن فریاکەین بە 15 ڕۆژ تاویکەین نازانم ئەم حکومەتە بۆ وایە. زۆر سپاس دەکەم سپاس بۆ تریش شوان پەیوەندی بە بەرنامەکەی کارێرانی ژمێرۆکەم هیوادارم بەرنامەی لەسەر دابنێت بەڕاستی من لە کتێبی کیمیامانە زۆر بەوازەشی مۆزوعەکەی ئەوەیە کە ئەڵێ ژمێرۆک بەکار دێنرێت ئاخری ساڵ ڕێگەڵ پێنادەن بۆش هەموو پرسیارەکانمان لەبێت بەهەڵە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەمین خان لە سیروان نازانم هەندێک لە ناوەکانی مەدەپرسین بۆی دڵنیا بین مامە ڕیشە لە ژاراوە سڵاوی بێفەرموو. ئێوارەت باش کەشوان زۆر سپاس دەکەم. بەڕێزی زۆر سپاسم وایە سەبارەت بە زۆری پشوو لە کوردستان بەڕاستی ینی جێگای دڵتەنگی حکومەتی هەرێم تا ئێستا پلانێکی نەبووە بۆ تاسەکردنی ئەو کێشەی پێنجتر ینی ئەندام بەڕۆمەکانیش هەر نازانم دەڵێ عەزیان لێ هەر هیوایان پشوو ئەو شتانەیە بۆی سەفەرکەن و بەڕاستی کارێکی زۆر نادروستە لە کوردستاندا ئەنجەسیار دایرێکیش ئەو شەمە پشوویە پێنج شەمەنی و پشوویە ڕۆژەکانی کەژەسیار دایرێکی بەڕاستی معاملاتی هاوڵاتیان بڕێوە ناچێت پێنج شەمان نییە و پشوویە هەموو ڕۆژەکانی کەشتا سەعات 12 هەمی بەڕ بەڵێ دیارە پەیوەندێکی داخرایەوە باخان لە سلێمانی فەرموو باخان خان. جوانی کاک پشتوان زۆر سپاس دەکەم. من وەکو قوتابیەک بەهۆی زۆری ڕۆژانی پشوو لە هەرێمی کوردستاندا بە تەواوەتی وانەکانمان زۆر لە دەستەین یعنی ئێمە ئەم منهەجەی کە هەمانە ئەم ساڵیش زۆرە پێمان تەواو ناکرێم بۆیە پێویستە پشوەکان کەم بکرێنەوە و زۆر سپاسیان بەرنامە جوانە لێکم زۆر سپاس دەکەم. بە تەواوەتی یعنی من لەگەڵ وانەکانە ناڵێن مشکیلم هەیە بەڵام چۆنەڵی دووە ئەکەوم لەگەڵیا دووە ئەکەین بەهۆی ئەم پشوانەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە شەمشەماڵ. زۆر سپاس کاک سەرتیب. برای بەڕێزم ئێمەی گەلی کورد خاوەن مەساتێکی زۆرین و بۆ نەو مناسەباتیشمان زۆرە بەڵام ئەمە پێویستی بە سیستم و ڕێخستنە و کاری هاوڵاتینی ئەمە کاری پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمە هەموو بۆ نەو مناسەبەتەکان ڕێک بخەوە لە ساڵێکە لە ڕۆژێکی دیاریکراوە ئەعلانی بکە بۆ ئەوەی هەموو لایەکمان تێبگەین لە پشوەکان لە ئوسڵەکان بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی ئیداری سیستمی بێ بەڵام ئەو خوشکە بە ڕێزەی لە سلێمانی و ئەوین خان باسی بارزانی ئەمر کرد بەڵێ ئەمڕۆ یانزەی ئازارە لە یانزەی ئازارە کورد بوو بە قەومی دووهەم لە بەغا و خاوەنی مافی خۆی بێ ئەو کاتێش وەکو کە ناوبرا بە حکمی ذاتی برای بەڕێزم حەزەکەم ئێمە پەیوەندی ئەەکەین ڕێزمان بۆ بارزانی نەبر هەبێ ڕێزمان بۆ تاڵەبانی هەبێ بۆ هەند خاوەنی غاندیە فارس خاوەنی خومەینیە تورک خاوەنی کەمال ئەتاتورکە با ئێمە ڕێز بۆ سەرکردەکانی خۆمان گەورەکانی خۆمان دانین بیکەین بە مەدالیا چونکە بارزانی نەمر
خاوەنی مێژووە خاوەنی کوردایەتیە خاوەنی خەباتە لە پێناو گەل و نیشتیمانە بەرزانی یەکەم کەس بوو کە ئاغاکەی خۆی کوش لە پێناوی چینی هەژار و جوتیارە ئینجا دەستیدایە چەکی شۆڕش داوا لە هەموو کە پیاکەم غەڵەت نەکا ئێمە با تاوەبانیش و بەرزانیش و هەموو سەرکردەیەکیش و بە کات نەوشیروانیشەوە هەمووی چاوی ئێمە بێ ڕوحی ئێمە بێ با ئێمە تەبابین برابین یەکماڵ بین یەکەڵێز بین یەک خطابین لە پێناو تەثبیتی ناسنامەی نەتەوایەتی خۆمان با ئێمە نەبین بە دوژمنی یەک فارس و عارەب و تورک سەیرمان کە با تووشی نەکسەیەکی تر نەبین داوا لە خۆم و لە هەموو تاکێکی ئەم میلەتە ئەکەم هەمومان وەکو برابین بۆ سەرکەوتنی ئەم ئەرزوانە بۆ گەیشتنمان بە دەوڵەتێکی کوردی. بەڵێ کاک سەرتیب زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ سامان لە هەولێر. فەرموو کاک سامان. کاکە دەستخۆشی ئەو بەرنامەیە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم کاک سامان. سەبارەت بە تەوەرەکەت وەڵایی ئەگە یاسایەکی لە بۆ دابندرێ پچوەکان گەڕێ بۆ نمونە دەسیستەدا کەسەخانەیەکی حکمی دەکەی نییە کە زۆر پێویستە یان سەردانی دایرەیەک دەکەی نییە ئیشەکە زۆر تاقیق دەبێت و داواکای گەشتکەشمێ ئەگەر ڕوخسە دەبێت. فەرموو کاک سامان فەرموو. بۆ نمونە ئێستا هەموو داوێکی زانکۆیمان لە ئەو سات تەخەڕوجم کردێ لە مانجی 12 نام لە دامەزراندنی مامۆستایان گەڕایەوە تا ئێستا مباشەڕەیان پێ نەکردینە. دوای 3 مانگە هەر جارەشی دەچی دەرێ ئەو 15 ڕۆژێنە ئەو 15 ڕۆژێ ئێستا کەوەیان لێکردیا تازیریکەنەوە لە بۆ مانجیدا یعنی هیچ معنایەکی نییە کە یەکێک لە دامەزراندن دەگەڕێتەوە 15 مانجی ئەتون مباشەڕە پێ بکەیت. ئەگەر ئەتوو پێویست بەیەکەچی نەبی ناوی لە دامەزراندن دەکرێنەوە لۆ پلانەچی لە بۆ دانانی جێکی لە بۆ ببینیەوە ئەویش دۆ خۆی بستە سایە مەعاشێک. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ عەزیز لە زاخۆ. فەرموو کاک عەزیز. الو مرحبا زۆر سپاس دەکەم کاک عەزیز فەرموو. الو مرحبا. بەڵێ کاک عەزیز سپاس دەکەم گوێمان لێتە فەرموو. باشی سەحەتت. زۆر سپاس دەکەم. برادەرنامەکەتان زۆر جوانە بەڵام مندێک تێبینیمانەیە لەسەرەوەی. بەڵێ فەرموو. یعنی تشتی ڕابردوو چەند ساڵ پێش زۆر جوار تیکراری دەکەنەوە. یعنی تماشەم کە مەسەلەن شەڕی ناوخۆیی بی و بابا ئەوە ڕۆژ ئەوە بەحسی نەکەم مەسە هەموو دنیا ئێغبار وەختی ئەیدن مەسە 2 جار ئەیدن. کاک عەزیز بۆی زیاتر تێ بگەیت. کاک عەزیز مەبەستت ئەوەیە باسکردنەکەی چۆنە کە ئەڵێی ناکرێت؟ ئیدارەکەمان زۆر باشە زۆر ڕێک و پێک. باسکردنەکەی چۆنە کاک عەزیز؟ کلماتیش تێدا بنێمە تازە بووینە ئیدارە. کاک عەزیز جەنابەت باس لەوە دەکەی کە ئێمە شتی کۆن و ڕابردوو باس دەکەینەوە چۆن باسی دەکەینەوە بەبەستەوەیە ئەو باسکردنت چۆنەوە ئەبێت چۆن بێت ئەگەر بەبەستم ئەوەیە مەسەلەن شەڕی ناوخۆیی بووە و سولحیش بووە تەواو بووە ئەوە چەند ساڵە تێپەڕیوە یعنی تشتەکە ڕۆشتووە جارێک یا و قەمەتە هەموو تشتەکانی ڕابردوو دووبارە دەرێتەوە کە بە بیری هەردوو حزبەکان بینتەوە. باشە کاک عەزیز ئێمە ناچینە سەر هەندێشتی تری بەرنامەکان بەڵام لەم بەرنامەیی خۆتان مایکی خەڵکە ئێوە پەیوەندیەکەن تەنها قسەکانی ئێوەمان گەیاندووە زۆر لە بەڕێزان پەیوەندیەکەن باس لەوەکەن کە بێسەرشوێنکراوەکانی شەڕی ناوخۆ ئەوانەی کە تا ئێستا بێسەرشوێن ئەوان خۆیان داواکەنەوە پەیوەندیەکەن ئێمە زۆر جاگوێمان لەوان گرتووە قسەکانمان کردووە باسمان کردووە کۆتەوەریان یان وەکو شتێکی تر. ئێستا من و جنابت مشکلەیمانەیە خوا نەخواستە. بەڵێ یعنی ئەبێ هەر ڕۆژ جیرانەکەمان برێت ئێوە مشکلەتانە بووە شتێکی جوانیە یعنی ئەخر بەو شێوەش نەبووە کاک عەزیز بەو شێوەش نەبووە هەموو ڕۆژە باسی بکەینەوە. خەڵکی بزرگووە لە لای عێراق بەحسی وان بکەن بەحسی تشتی باش بکەن یعنی 1001 تشتی باش هاتووەکردنی بەحسیان ناکەن ئەو قەناتەی. ئێمە باسمان نەکردووە یعنی کاک عەزیز؟ بەڵێ باسمان نەکردووە ئێمە؟ وەڵڵی ئەگەر بەحسیش بکەن یەک جارە بەڵام تشتی خراپ یعنی باوەڕ بکە هەر مانگێ 125 جارە بەحسی دەکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت هەرچەندە لەوە چەند زیادەڕەوی بێگە بڵێ 125 تۆ زیایەکی بەڵام ئەوەی هەواڵ بێ ڕوودا و بێت ئێمە گەیاندومانەوەکو خۆی ئەگەر باشە بێ بۆ لایەنێک خراپێ بۆ لایەنێکمە ڕەچاوی ئەومان نەکردووە کە ئەمە چییە و مەبەستەکە چی ئێمە مەبەستمان نەبووە تەنها گیانەکەی بووە ئەوە بۆ ئەوەی دڵنیا بنەوە کاک عەزیز تێبینی هەیە دەخینە سەر چاومان. بەڵێ ئەحمەد لە سلێمانی فەرموو کاک ئەحمەد. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. بەڵای بەنسبەتم پشوانەوە کاکشوان خۆ مانیسی هەر کاملە بێ بە پشوو زیادر تەلەبەکانمانی مڕۆی ساکە لە زانکۆکان لەمانە داخرێت ئەنی زەربەیان لێ هەیە یەکەی لە براوێت. بەڵێ
لەبەر ئەوە ینی پشوێکی زۆری ئەمانی سێ ئەوە ینی شتەکان بەرنمەیەک هەبووە ڕێژیان خستایە لەبەرەوە یاسان لەبەرەوە زەربە لە تەلەبەکانمان زۆرەیە اینجا پشۆکەی زۆرە شتێکی وا بواە ئەنی دایان بنایسا یعنی مایانزەی ئازاریە ئەمانە ئیسا بێ کاتێکی پشوو هەیە ئەمانە قەی ناگە بەس تۆ مانێک بە مستەمڕی بەڵە دیارە پەیوەندێکی داخرایە دەچینە لای کاک ئەسعەد لە سلێمانی فەرموو کاک ئەسعەد میوارە باش زۆر سپاس دەکەم میوارت باش دەستان خۆش بێ بەرنامەکە لە جێ خۆیەتی زۆر سپاس دەکەم بەڕاستی هەموو گەل و نەتەوەیەک و هەموو دەوڵەتێک پشووی هەیە بەڵام دیارە ئەو پشوانە بە ڕێک دەخرێەوە بە شێوەیە ڕێکە خرێکە کاریگەری لەسەر هەم کاروباری دایرە و دام و دەستگاکانی حکوومەت هەمیش خوێندن بە تایبەتی نەبێت ئێمە لە هەفتەیەکە بەنسبەت مۆزەفەوە شەمە و جمعە و شەمەمان هەیەوە بەنسبەت خوێندکاریشۆ بە تەجید منهەجیان هەیەەوە پێویستە منهەج تەواو بکرێ و دیارە خوێندکاریش گرنگە کە بە شێوەیەکی ڕێکوپێک پەروەردە بکرێتەوە منهەجەکەی بە تەواوی پێ بگەێنرێت بەڵام لە وڵاتی ئێمە پێم وایە مەسەلەی پشۆکانیش دیسانەوە مەسەلەی سیاست و مەسەلەی سەپاندن و مەسەلەی گەندەڵی دەستی کێشاوەتە ناو پشۆکانیشەوە ئەجینا لە ڕاستیە هیچ ضرور نییە ئەو هەموو پشۆ لە هەرێمی کوردستانەوە لەم دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە هەموو پشۆ هەیە بە حەقەت دەبێت ڕێک بکرێەوە کەم بکرێتەوە بۆ نەتەوەیی و ئەنجا ئاینەکانیش ئەوەی تر دیارەوە سەپاوەوە شەر بەڵام مەسەلەی نەتەوایەتەکان گرنگە ئەو توانی کە پشووی تایبەتە بە مەسەلەی نەتەوایەتی من نازانم دەستکەوتەکانی یانزەی ئازار چییە ئەگەر مەسەلە ڕاپەڕینی هەولێر و ڕزگاربوونی هەولێرە خۆ پێنجی ئازار گرنگترە حەوتی ئازار گرنگترە لە ئەوێ ئەگەر مەسەلە یانزەی ئازارە من نازانم دەستکەوتەکانی یانزەی ئازاری هەفتا چییە بۆ کورد با یەک بەراورد بکەین یان یەک تێڕوانین بکرێ هەڵسەنگاندنێ بکرێ بۆ دەستکەوتەکانی یانزەی ئازار پێم وایە چواردەی مانگی شەکەن کۆچی دوایی بارزانی نەمرە من ڕێزم بۆ بارزانی بەڵام کاکە ئەوەش دیسان سەپاندنە بە حەقەت مەسەلەی پشوش سەپاندنە و مەسەلە سیاسەتە و ئەوەش گەندەڵی و بە حەقەت پاشاگەردانیە دەستان خۆی بێ بەرنامەکە دەجێ خۆی زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک ئەسعەد لە سلێمانی بەڵێ ڕزگار لە دهۆک فەرموو کاک ڕزگار زۆر سپاس دەکەم کاک ڕزگار هەموو کاتێکت باش براستی بابەتێکی زۆری جوانە با خۆش حکوومەت هەرێما کوردستانی کێنک و دەمێ بێوەدانە بکەنە جارە بژەڕێی بخەن مرۆڤ زانی کیش وەختی کیش مۆگی بێوەدانە یا ڕسمیە لێ هەندێک باسی باردوانی ئەمەکەن براستی باردوانی جوێ چندێگەر ئەمەزمترە و مرۆڤ باسی بارزانی بگد و بارزانی تاجا سری کردایه نابید مرو باسی سرکردیانا کی بارزانی نمر بکد بله سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ دوا پەیوەندیمان هەیە من لە سلێمانی فەرموو کاک هێمن زۆر سپاس دەکەم کاک هێمن وەڵا ببوورە من حەزمە کرد لەسەر هی قسە بکەم بەڵێ من هێمن سەرایی و دیسانەوە قساکەم و لەگەری کارەدەوشتەوە بەڵێ تێنەگەیشتم کاک هێمن بەباشی تێنەگەیشتم بەرەجان ببوورە من ئەمەوێت لەسەر هین قسە بکەم کە ڕەخنەیەکی زۆر ئەژیرێ لەسەر سەرکردەکانمان ینی مەبەست مەلا مستەفایە شێخ مەحموودە بەڵێ فەرموو کاک هێمن بەڵێ ئەم بەڕێزانە بەڵێ ئەداین چۆنە کاک چۆنە ئێمە کاکە ئەمە هەموو کەسێک لێ هەموو سەرکردەیەک مەلا مستەفا بوو بێ شێخ مەحمود بوو بێ قازی محەممەد بوو بێ هەستێکی تەنانەت عەبدوڵڵا وەجەلاتی بوو بێ ئێستا کە ئێستا لە سژنایە هەڵبەتە کە ئەمانە بوو بەسەرکردەوە کە ئێستا لێ وەکو بەرزانی نەمری منم ئەمانە ئیرادەیەک هەبوو بۆیە بوون بەسەر بەڵام کاتێککە ڕەخنان لێژی ئەڵێ بۆچی ڕۆژدا ئەندرێ بۆی بۆنی ئەمانە بکرێ بەسوو داوانێ بڵێ ئەمە هەڵەیەکی گەورێت گاسە مامزێنات کە سەرۆکۆماری عێراق بۆ نمونە ئەمە ماخوا ئەمە لێما ڕێزی دەبیێ بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک هێمن لە سلێمانی بەڵێ بەڕێزان سپێنیا لەگەڵتان دەبین بۆ یادی ڕاپەڕینی قامیشتووی خۆرئاوای کوردستان هەرشاد و بەختەوەر بن